ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بڕیا ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکەین لەبارەی یەکەمەکانی پەیمانگاکان زانکۆ پەیمانگاکان واوانی بڕۆنامی باڵانێ حکوومەتی عێراق بڕیاریەوە دایان مەزرێنێ. دکتۆر بڕیار با بڵێن یەک دوو دانیشتنی هەبوو لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی ڕاژەیە لە بەغدا بابزانین یەکەمەکان هێرێمی کوردستانیش دەگرێتەوە ئەمە بۆ بە بڕیار کە یەکەمەکان هێرێمی کوردستانیش بگرێتەوە. دکتۆر سڵاو لێبێ بەیانیت باش ئەگەر گوێت لە من بوو بێ ئایا ئەو بڕیاری حکوومەتی عێراق یەکەمەکان هێرێمی کوردستانیش دەگرێتەوە تەواو ئەمە بووە بە بڕیار؟ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی خۆشەویست کەناڵی کورسات. بێگومان ئەمە لە تقریبەن مانگێکە یان دوو مانگێکە تقریبەن کە بەدەستی ئێمە گەشتووە ئەوەندەی کە من سەردانی ئەنجومەنی گشتی با بڵێن مجلس خدمەتی اتحادم کرد ئەوان نزیکی 3 مانگ لەمەوبەر کتابیان کردەوە بەڵام درەنگتر گەشتووە دەستێن بۆیە درەنگتر ئاگادار بووین. سلسلەی با بڵێن کارەکە چۆنە؟ دوو یاسامان هەیە، یاسای ژمارە 67 ساڵی 2017 و یاسای ژمارە 59 هەمان ساڵ. بەپێی ئەم یاسایانە یەکەم و دووەم و سێمەکان و ئەوانی کە خاوەنی با بڵێن شەهادەی باڵا یا شەهادەی خوێندنی باڵایانەیە کە ئەگاتە دیپلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا ئەمانە مەفروضە دابمەزرێن لەگەڵ یەکەم و دووەم و سێمەکان و ئەمە مەفروضە حکوومەتی با بڵێن ئەوزان هەموو زانکۆ حکومیەکان ئەگرێتەوە من ضمنی ئیقلیمی کوردستان و ئەو کتابی کە کراوە لە ئەمانەی عامەوە ئاڕاستی مجلس خدمەتی اتحادی کراوە. ئەم مؤسسەیە مجلس خدمەتی اتحادی هەموو تاعیناتەکانی هەموو عێراق لە هەر مەجالێکا بێت لە هەر وەزارەتێکا بێت لە ڕێگەی ئەم مجلیسەوە ئەبێت باشە واتە بە ناوەکە ئاچێتە لای ئەمان و ئەمان تنظیمی کارەکانی دامەزراندنی هەموو شەخصەیەکەن بۆی ئەمانی عامەش کتابی ئاڕاستی مجلس خدمەتی اتحادی کردووە. ئەمان بە حکمیەوەی کە قسەکە لەسەر خوێندنی باڵایە تەوجیهی وەزارەتی خوێندنی باڵای عێراقیان کردووە، وەزارەتی خوێندنی باڵای عێراقیش تەوجیهی وەزارەتی خوێندنی باڵای کوردستانی کردووە و من لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵای کوردستان دکتۆر ئارام قسەم کرد چەند جارێک نزیکە سەرەتا دوو-سێ جار قسەم کرد لەگەڵ سەرۆکتان کوردستان وتم بۆی بزانم ئاگادار نیان نە سەرەتا ئاگادار نەبوون دواتر پێیان گەشت بوو و ناوەکانیان ناردبووە تقریبا هەندێکیان پێرێ قسەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام کردەوە و ناوەکانمان بە دوو وەجبە ناردووە. وەجبەیەکیانە خوێندکارە یەکەم و دووەم و سێمانی ناو هەرێم، وەجبەیەکیان هی ناوچە جێناکۆکەکانیان ناوچە دابڕێنراوەکان. ئەمە بۆچی؟ چونکە تاکو ئێستا وازەح نەبووە ئایا هەرێمی کوردستان ئەگرێتەوە یان تەنها با بڵێن ناوچە جێناکۆکەکان. لەبەرەوە زۆر تەکیدم لەسەرەوە کردەوە لەگەڵ ڕئیس مجلسەکە لەگەڵ مدیر عامەکان تا ئەوانیش وردەکاری تاوایانە نەبوو لەگەڵ وتەبێژەکە تا گەشتین لەگەڵ بەشی یاسایی بەشی یاسایی کە بەپێی یاسای 59 ساڵی 2017 ئەمانە ئیقلیمی کوردستانی شەگرێتەوە. لەبەر ئەوە ئەمە ئەمڕۆژ دووبارە دانیشتمان هەیە لەگەڵیان بۆ کۆمەڵێ وردەکاری کرد کە خۆتان نەزانن ئەو بابەتانی کە لە عێراقا ئەوروسێنرێت یان هەنگاوێک ئەنرێ زۆر جار لەمپەڕی بۆ دروستەکرێت و گرفتی بۆ دروستەکرێت لە جێبەجێکردنە. لەبەر ئەوە دووبارە ئەمڕۆ هەم دانیشتمانە بێ لەگەڵیان بەڵامەوەی کە گرنگە ئەوەیە یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ حکومیەکان بۆ پەیمانگا حکومیەکان نەکاریەکان ئەوانی ناو هەرێمی کوردستان و ئەوانەی دانیشتوانی پارێزگاکانی هەرێمی کوردستان سلێمانی هەولێر و هەڵەبجە ئەمە تەکیدمان لەم نوقتە زۆر کردەوە ئیضافەتەن بۆ ئەوە ئەوانەی کە شەهادەی خوێندنی باڵا ماستەر و دیپلۆم و ئەوانش عەدەدێک ناویان لایە کە دووبارە وەکوتم ئەمڕۆ بۆی درێژەی کارەکان و بۆی بتوانین بە وردی ئاگامان لێ بێت. باشە دکتۆر یەک پرسیار یعنی ئەوانەی کە بڕۆنامەی باڵایان هەیە ماستەر و دکتۆرا ئەوانەی بەدەر لە زانکۆ حکومیەکان خۆیان لەسەر ئەرکی خۆیان هەنی بەدەر لە ڕێوشوێنە حکومیەکان ئەوەی وەزارەتی خۆیان دایانێرێ بەدەر لەوانانی خەڵک خۆیان چوون ماستەر و دکتۆرایان بەدەستێنەوە بەڵام لە هیچ فەرمانگەیەکی حکومەتدا دانەمەزراون ئەمانە ئەگرێتەوە؟ بێگومان ئەوانەی کە ئێماڵین ئەوانەی کە خوێندنی باڵا ئەوانن کە دانەمەزراون ئەوانن کە بەشێکی زۆری من تەکیدم لەوە کردەوە وتمە
عالی ماستر دکتۆرا یان دبلۆمی باڵا هێنابێت مەفروزە لەناو هەرێماوتینا هەشە لە دەرەوەی هەرێم و لە دەرەوەی عراقی ناوێت بەڵام بەکارلۆرەسەکەی لە زانکۆیەکی حکمی هەرێم تەواو کردووە واتە ڕێکارەکان و یاساکا بێ زۆر بە وردی ئاگامان لێبێ وە گرنگەوەیەک ئەم دەرفەتە لە دەست نین بۆی بتوانین ئەم هەلیکاری کە دروست بووە بۆ یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ حکومیەکان بقۆزینەوە لە هەمان کاتە ئەمە وەکو کارتێکیش بێت بەدەست پەرلەمانی کوردستانەوە بۆی ئەو زەختە لە حکومەتی هەرێم کات تا حکومەتی هەرێم مدەیەکی زەمەنی زۆرە کە هیچ دەرگایەکی دامەزرانی نەکردوێتەوە یعنی مەفروضە لەمە تێبگا کە حکومەتی عراقی و مجلس خدمەتی اتحادی و ئەمنانی عام و وەزارەتی تعلیم عالی عراق کە لێەوە مسئولی خوێندکارێکی زانکۆی سلێمانیان زانکۆی هەڵەبجیان زانکۆی گەرنیانەفات مەفروضە لەسەر سەرنی باڵا حکومەتی هەرێمیش کە هەر چۆنێک بێت ئەو دەرگای دامەزرانانە بکاتەوە ستا هێواش هێواشەوەنی ئەوەندەی کە ئاگادارین تا ڕادێک قەیرانی دارایی نەماوە و بە تایبەت یەکەم و دووەم و سێمەکە لە هەموو وڵاتێکە ینی ئەولەویەکیان هەیە بۆ دامەزراندن بۆ دەست خۆش بێ دکتۆر سپاس بە زانیارەکانت دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بە زانیارەکانت لە بەغداوە لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی